بەڵای خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەو هۆکارانە دەکەین کە بوونە تەمای کاڵبوونەوەی بەها باڵەکانی نێو کۆمەلگا و لەگەڵشیدا باز لەوش دەکەین کە چی بکرێت ئەم بەها باڵایانە لە نێو کۆمەلگادا زیندوو بکرێنەوە و تاکەکانی نێو کۆمەلگا زیاتر گرنگیان پێ بدات لەوانە وەفایی، ڕازگۆیی، دڵسۆزی، دەستپاکی، پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان، هاوکاری بە دەموچوونی یەکتری لە نێو کۆمەلگادا هەموو ئەمانە بەهایەکی زۆر جوانی نێو کۆمەلگان. لێرە لەوێ هەندێک جار بەهۆی کرانەوەیەکی زۆر وە دوورکەوتنەوەی تاکان لە نێو کۆمەلگادا ئەم بەها باڵایانە لێکترازانی تێکەوت و یاخود کاڵ بۆتەوە. بەگشتی باز لە گرنگترین ئەو چارەسەریان دەکەین کە بۆی کە ئەم بەها باڵایانە لە نێو کۆمەلگادا لە نێو تاکانی کۆمەلگادا زیاتر گرنگی و برەی پێ بدرێت. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ڕێباز محەممەد، مامۆستای ئاینی. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم دەستەکانتان خۆش. مامۆستاگیان ئەگەر لەوە دەست پێ بکەین مەبەست چیە لە بەها باڵەکانی کۆمەلگا بە کامانە دەوترێت بەهای باڵا؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله، صلاة والسلام على خير خلق الله محمد رسول الله صلى الله تعالى عليه وآله وصحبه وسلم ومن والاه. دەستان خۆش بی. بەهای باڵای کۆمەلگا زۆرن، بەڵام ئەوانەی کەوا سەرچین لە نێو کۆمەلگادا کۆمەڵێک بەها هەیە کەوا پێویستە ئینسان بە تایبەتی ئێمە کە مسلمانین بیان پارێزین. لەوانە ئەگەر لە سەرەتاوە لە کۆی گشتی لە هەمویانەوە دەست پێ بکەین ئەخلاقە کە لە سەروی هەموو بابەتێکەوەیە، و هەروەها خاڵبەندی پێدا بینە خوارەوە، ڕۆشتی جوانە، ڕازگۆییە، دەستپاچیە، ئەمانەت پارێزیە، و هەروەها هاوکار و هاریکاری یەکترکردنە. زۆرن بەها باڵاکان بەڕاستی، بەداخەوە ئێستا زۆربیان لە نێو کۆمەلگاکە ئێمەدا زۆر کاڵ بۆتەوە. هۆکاری کاڵبوونەوە کەشی بۆ زۆر شت دەگەڕێتەوە ئەگەر بڵێن تیشکی بخینە سەر خاڵەکان، بەڵام خاڵی هەرە ڕئیسی ئەوەیە کەوا ئینسان ئەگەر هاتوو لە دین دوورکەوتەوە ئیتر وردە ئەو بەهایانەش بەرەو کاڵبوونەوە دەڕۆن. واتە ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی تر ڕۆڵی دەبێت لەوەی کە ئەم بەها باڵانە بپارێزریان زیاتر گرنگیان پێ بدات و برەیان پێ بدات؟ بەتاکید، ینی ئاینی ئیسلامی لە سەروی هەموو ئەو بەهایانەیە، چکە گەر ئینسانێک مسلمانێکی تەواو بوو و هەروەها شێوازێکی لە بازنەیەشی دروستە توانی دینداریەکەی خۆی بکات، ئەوە بە تاکید کەسێکی ڕەوشت بەرزە، کەسێکە ڕازگۆیە، کەسێکە دەستپاکە، کەسێکە ئەمینە. کۆمەڵێک مواسەفاتی هەیە کەوا لە کۆمەلگاکەی ئێمەدا ئێستا بەرەو کاڵبوونەوە ڕۆیوە. هۆکارەکەشی ئەوەیە کەوا ئینسان وەکو وتم لە دین دوورکەوتۆتەوە. ڕاستە. ماوەسایەکی لەو بەها باڵایانە کە لە نێو کۆمەلگادا هەیە دڵسۆزی بە دەمەوەچوونی یەکتری، یانی دڵسۆزی بەرامبەر من خزمێکم، کەسێکم، هاوڕێیەکم، مەتا چەند گرنگە لە نێو کۆمەلگادا لە نێو تاکانی کۆمەلگادا گرنگی پێ بدرێت؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس، باشترین کەس ئەو کەسەیە کە سوودی بۆ دەوروبەرەکەی هەبێ، سوودی بۆ کۆمەلگا هەبێ. ئەمە ئەوە دەگەێنەی کەوا ئینسانێک بتوانێت لە نێو کۆمەلگادا کاریگەری هەبێ لەسەر خودی خۆی و لەسەر خودی دەوروبەرەکەی و لەسەر خزم و کەسەکانی بە تایبەتی کەسە نزیکەکانی. ئەوە کاریگەریەکی زۆری هەیە ئەگەر هاتوو ئەو کەسە توانی وەکو گوڵوا بوو بۆن جوانیەکەی بدا بە دەوروبەرەکەی. ئەگەر هاتوو ئێمەی مسلمان توانیمان وەکو گوڵێک تەقلید بکەین لەسەر دنیا، وەکو گوڵێک تەقلید بکەین لە کۆمەلگادا، بە تاکید ئەو کاتە خێرمان بۆ دەوروبەرەکەمان، بۆ خودی خۆمان، بۆ کۆمەلگاکەمان، بۆ هەموو ئەو بابەتانە دەبێت کە ئەمڕۆ زەروریەتە ئینسان هەیبێ. بەڵام کە نییە، وەکو وتمان هۆکارەکە ئەوەیە کە زۆرێک لە ئێمە لە ناخەوە بەداخەوە بەڕاستی ڕاستە لە ڕواڵەتە لەوانەیە پێمان بگوترێت کەسێکی دیندار یان مسلمان یان هەر بابەتێک لە بابەتەکان، بەڵام لە ناخەوە کۆمەڵێک بغز و قین و ڕق لە دڵمان هەڵگرتووە، ناتوانین ئەو بغز و قینە لە دڵمان لابین بۆی بتوانین سوودمان بۆ کۆمەلگا هەبێ. ئەوەی هۆکارەکە. بەڵێ تاکەکانی نێو کۆمەلگا چ ڕۆڵێکیان دەبێت لە نێو خۆیاندا بۆی کە ئەم بەها باڵایانە زیاتر بپارێزن، زیاتر گرنگی پێ بدەن؟ خۆت ئاماژت پێکرد پێوەزون بە ئاینەوە ڕۆڵێکی باشی دێ، بەڵام چی دیکە بێتە مایەوەی کە لە نێو تاکانی کۆمەلگادا لە نێوان خۆیاندا ئەم بەهایانە بپارێزرێت؟ خۆی کۆمەلگا کە دروست بووە سەرەتاوە لە تاک دروست بووە. تاچێک دوو کەس سێ کەس تاوەکو بووە بە کۆمەلگایەکی فراوان. ئەم تاکانە دەورێکی زۆر کاریگەریان هەیە. تۆ ئەگەر تەماشا بکەین سەیری
ئەوروپا بکەین لەوانەیە دینیش لە نێویاندا وجودی نەبێ زۆربیان با بڵێن مسلمان نین بەڵام تاکەکان وا فێرکراون وا پەروەردەکراون وا تەربێتراون کە بتوانن هەر تاچێک بۆ خۆی وەکو کەسێکی ڕازگۆ وەکو کەسێکی دەستپاک وەکو کەسێکی ئەمین وەکو کەسێک لە نێو کۆمەلگاکەی خۆیدا کار بکات بۆ ئەوەی سوودی سەرەتا بۆ خودی خۆی هەبێ دوایش بۆ دەوروبەرەکەی کەوایە تاکەکان لە تاچێکەوە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وحی بووها لە تەمەنی 30 ساڵی پێغەمبەر تاچێک بوو لە تاچێکەوە دەستی پێکرد ئێستا ئومەتێکە کەوایە هەموو گۆڕانکاریەک هەموو چارەسەرێک بۆ کۆمەلگا بۆ گۆڕانکاری سەرەتا لە تاچێکەوە دەست پێ دەکات ئەبێت تاچێک بێتە سەر ساعەکە و قوربانی بە خۆی بدات و کۆمەڵێک شتی جوان پێشکەش بکات بۆی خەڵکی چاوی لێ بکەن بۆی خەڵکی ببینن تەماشا بکەین لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لە پاش سەردەمی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام زۆرێک لە وڵاتانەی کە دینیان پێگەیشتووە بەسای بازرگانێکی مسلمانەوە کاتێک سەردانی کردو بۆ ئەو شارە و خەریکی بازرگانیکردن بووە لەبەرەوەی ئەخلاقێکی جوانی هەبووە بەهایەکی جوانی نیشانداوە ڕەوشتێکی جوانی نیشانداوە کۆمەڵە خەڵکێک لی کۆبوونەتەوە وتیانە باشە تۆ هۆکار چی ئاوای بۆ ئەوەنە دڵسۆزی بۆ ئەوەنە ڕازگۆی بۆ فێڵ ناکەی لە ئیشەکانت وتێتی من مسلمانم ناتوانم ئەو کارە بکەم ئیتر لەوەوە کۆمەڵە خەڵکیشی تریش مسلمان بوون کەوایە تاچێک دەتوانێت گۆڕانکاری بکە بەڵام ئەبێ هیممەت بکە ئەگەر هیممەتی نەکرد ئەو تاکەش بە تەنها ئەگەر دانیشتو بڵێ من پەیوەندی بە منەوە نیە من بڵێ موجەرابت و ئەو کەوایە کۆمەلگاکەمان وردە بەرەو داڕخوان دەڕوات واتە مامۆستا زۆر گرنگە تاکێکی مسلمان هاوشانی عیبادەت و پەرستشەکان و شەو نوێژ و مزگەوت و ئەمانەش ئەم بەها باڵایانە لە خۆیدا بچێنێت بۆی کە لە ئەخلاق و لە سلوکی ئەوە ئەو دینداریە دیار بێت بە تاچیت ئێمە کە مسلمانین لە هەموو خەڵک پێویسترە واجبترە لەسەر شانمانکەوە ئەو بەها جوانانە لە خودی ئێمەدا هەبێت چونکە ئێمە کە تاکێکی مسلمانین یان سیمایەکی مسلمانانەمان هەیە جا بەهۆی ڕیشمانەوەیە بەهۆی جلوبەرگمانەوەیە بەهۆی قسەکردنمانەوەیە پێمانەوە دیارەکەوە ئێمە ئیلتیزاماتێکمان بەدینەوە هەیە کەوابووین بەڕاستی بەداخەوە من زۆر جار ئەو قسەیەم لە زۆر شوێن و جێگادا کردووە ناکرێت کەسێک ڕیشێکی درێژی جوانی هەبێ کە سیمایەکی مسلمانانەیە بەڵام لە دوکاندارێک لە هەموو دوکاندارەکانی تەنیشتی شتەکانی گرانتر بێ ناکرێت کەسێک ڕیشێکی درێژ و جوانی هەبێت خەریشی با بڵین وەستاییەکە کارێک دەکات دەرگایەک دروست دەکات پەنجەرێک دروست دەکات هەر کارێک لە کارەکان کەچی لەم لای ئەوە وەستایەکی تر هەیە ئیشەکانی لەو هەرزانترە وە لەویش جوانترە بەڕاستی ئەوە وا دەکاتکەوە خەڵکێک نەزڕەیەکی خراپ لەسەر ئەو کەسە ڕیشدارانە دروست بکە بۆیە ئەگەر کەسێک ڕیشێکی درێژی دانا بۆ سونەتی بوو ئەبێ زۆر زۆر وریای خۆی بێ تەماشا بکە بە دەوروبەرەکەی خۆیدا کاتێک کەسێک هەمان کاری ئەو دەکا ئەو بەچەندی کە ئەبێ ئەو شتێک هەرزانتر بیکە بۆی دەرکەوێ بڵێن ئەها ئەمە مسلمانەکەی ئاهلی مزگەوتە ئاهلی ڕیشە ئاهلی دینە بۆیە جیاوازی لە کارەکانیدا هەیە ئەگەر وانە بوو بەڕاستی با ڕیشەکەی بتاشێت لای باد باشترە لەوەی چونکە بەسای ڕیشی ئەمەوە کۆمەڵی خەڵکی تر تووشی کۆمەڵێک کێشە مەشاکل دەبن بێگومان ماوەستا لە کۆمەلگای ئێمەدا باز لەبار لە کۆمەلگای خۆمان بکەین چی وای کردو ئەم بەها باڵا جوانانەی کە خۆت ئاماژت پێکرد کاڵ ببنەوە لە کۆمەلگای کوردی ئێمەدا بەڕاستی بەداخەوە یعنی ئەگەر تەماشای چەند ساڵێک بەر لە ئێستا بکەین ئەم بەها باڵایانە لە نێو کۆمەلگاکەی ئێمەدا زۆر دەوریان هەبوو کاردانەوەیان هەبوو شتی جوان بوون بەڵام ئێستا وردە کە بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتەوە وەکو خاڵی یەکەم باسمان کرد کۆمەلگاکەی ئێمە لە ڕووی دینەوە زۆر لاواز بووە و هەروەها لە ڕووی سیلەی ڕەحم و لایەنە کۆمەڵایەتیەکانەوە زۆر لاواز بووە لە ڕووی سەردانیکردن و بەسەرکردنەوە و گفتوگۆکردن لەگەڵ یەکتری زۆر لاواز بووە لە ڕووی بازرگانیەوە لەگەڵ یەکتری و کار و کردەوە مەعامەلات لەگەڵ یەکتر زۆر لاواز بووە چونکە خەڵکەکە بەڕاستی بەداخەوە لە ڕووی بازرگانیەوە فێری ئەوە بوو بچێت لە دەرەوە شت بکڕێ لەناوە خۆ ئەم جوڵەیە کاڵ بووە لە ڕووی دینەوە ینی تۆ بڕۆسەیری کە گەنجێک بانگ دەکەی هەندێک پرسیاری دینی لێ بکە نازانێ بڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناوی چیە ناوی تەواوی ناوی داویشی چیە نازانێ بڵێ ئەرکانی ئیسلام و ئیمان چیە نازانێ ئەگەر کەسێک ئەرکانی ئیسلام و ئیمان نەزانێ بێگومان بە لەوەی کەوە باڵاکانیش نازانێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە
کەسی وا هەیە ئامۆزان با بڵێن لە باوچیان برایە ئەم ئامۆزانە جاری وایە بە ساڵێکتری نابینن ئەگەر تەعزیەیەک ئەگەر شایەک ئەگەر خۆشیەکە بێ کۆ ببنەوە بتوان یەکتری ببینن کەوایە سەردانیکردن و بەسەرکردنەوەش نەما ئەوە ژوای کرد وردە وردە بەهاکان بەرەو کاڵبوونەوە چوون هەر بنەماڵەیەک هەر عیلەیەک کە دروست بووە لە سەرەتاوە کۆمەڵێک ئاداپێ لە نێو ئەو عیلەیەدا لە باوکەوە لە باپیرەوە بۆیان ماوەتەوە ئەمان دەستیان پێوەگرتووە ئیتر هاتوۆتە خوارەوە چین بەچین بۆ نەوەکان بەڵام لەنەوەی ئێستادا ئەم بە ئایانە ئەم لایەنە کۆمەڵایەتیانە ئەم شتانەی کەوە لە باو باپیران و بۆیان ماوەتەوە کەەوە ڕەوشتێکی جوانە لە نێو نەوەکانی ئێستادان نەماوە کاڵ بۆتەوە ناشی زانێ زۆر زاری وایە کەسی وە مەسەرەن لە هەندێک شتی لێ دەپرسی نازانێ باو باپیرانی چۆن هاتوون نازانێ کۆمەلگاکە چۆن هاتووە نازانێ لەو شوێنە لەو گەڕەکە لەو شارێکەتیایی دەژی شتەکانی چۆنن بۆ نمونە سیر کە کەسێک کاتێک لە وڵاتیشی غیری کوردەوە دێت بۆ وڵاتەکەی ئێمە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی هەڵسو کەوتەوە لە ڕووی جوڵەوە جیاوازی هەیە لەبەرەوەی ئاداب و کەلتوری ئەم وڵاتە لەگەر وڵاتەکەی ئێمە جیاوازی هەیە ئەم جلوبەرگەی کە ئەم لە بەیەتی لە نێو کۆمەلگاکەی ئێمەیە ئەو جلوبەرگە بەو شکل و شێوازە لەبەر ناکرێت جیاوازی لە ڕەنگە لە جلوبەرگە لە هەڵسو کەوتە ئەوە وا دەکات بەڕاستی کەوا ئینسان ئەبێ لە کۆمەلگاکەی خۆیدا ئەو شتانەی کەوا بەهان ئەو شتانەی کە جوانن کە سوودی بۆ کۆمەلگا هەیە احتیمامیان پێ بدات ئەو شتانەشی کە زەرری بۆ کۆمەلگا هەیە کە بۆتە دیاردەیەک وردە وردە بەهاکان لە ناوچوونە ئەوانە لە خۆیان دوورکەنەوە پێم خۆشە لە کاتێکە باسی ئەوش بکەینکەوە ئەو هۆکارانە چین کەوا وای کردووە یان ئەو زیانانەی کەوا بەر ئەو بەهایانە کەوتووە وەکو چۆن کەسێک زامدار بووە بریندار بووە گولەیەکی بەرکەوتووە بەهاکانیش ئەمڕۆ لە کۆمەلگادا بەڕاستی هەمیان بریندار بوون هەمیان ناشرین کراون کۆمەڵێک هۆکار هەیە ئینشاءالله ئەگەر خاڵ بە خاڵ باسییان بکەین خاڵی یەکەم بەڕاستی کەوا کۆمەلگا بەرەو لە ناوچوونی بەهاکان بووە من بۆکو خۆم بۆ ئەو دەیگەڕنەوە کە بەڕاستی دەسەڵاتداران لەو بوارەوە دەورێکی زۆر باڵایان هەیە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمەدا کردنەوەی شوێنێک بە ناوی خواردنەوەی مەی و دیسکۆ و ڕقس و کۆمەڵێک ئافرەتەیدا جوڵە بکەن لە کۆمەلگای ئێمەدا ئەوە شتێک بووە کە نەبووە ئێستا لە زۆربەی سوچەکاندا هەیە نەک لە جارێ دوایەک و دوان و چیان و چوار ئەمە وای کردووە کەوا گەنجەکانمان بەڕاستی بێهۆش بوون لەبری ئەوەی بە دوای بەهاکانی کۆمەلگادا بگەڕێن لەبری ئەوەی سەیری ڕەوشتە جوانەکانی کۆمەلگا بکەن کە هەیەە ئەمان ئەوە دەبینن کە ئەوە دەبینن ئیتر وردە وردە بەرەو ئەو ئیتیجاها دەڕۆن کەوایە دەسەڵاتدار دەورێکی زۆر زۆر گرنگ و باڵای هەیە بۆ ئەوەی بتوانێ زەرەر بە گەنج بگەێنێ زەرەر بە بەهای کۆمەلگا بگەێنێ و هەروەها لە ڕووی ڕۆشنبیریەوە سەیری پێن ئێمە وەزارەتێکی گەورەمان هەیە بە ناوی وەزارەتی ڕۆشنبیریەوە لە کاتێکدا لەو شارەی ئێمە لەو کوردستانی ئێمە چەند کەناڵێکە بوون ڕاستی زۆربەی هەرە زۆری کەناڵەکان بۆ نمونە شتیشان لێ نەدەدا کە پێچەوانەی بەهای کۆمەلگای ئێمە بێ پێچەوانەی ڕەوشت و جوانیەکانی کۆمەلگا بێ بەڵام ئێستا کۆمەڵێک کەناڵ دروست بوون بەڕاستی تەشخیص ئیش و کاریان لەسەر ئەوەیە کەوا چۆن کۆمەلگای کوردی بشێوێنن چۆن تاچی کۆمەلگای کوردی بڕوخێنن بەهۆی دروستکردنی کۆمەڵێک مسلسلاتەوە بەهۆی دروستکردنی کۆمەڵێک بەرنامە و ئەفکارەوە بەهۆی بانکێشکردنی کۆمەڵێک کەسەوە کەوا دادەنیشن لە خاڵ بە خاڵی ڕەوشتە جوانەکانی کۆمەلگا دەدەن کەوایە وەزارەتی ڕۆشنبیری ئەم بەها جوانانەی کەوا لە کۆمەلگای کوردیدا هەیە لە ناو ریزبەندی خاڵەکانی وەزارەتی ڕۆشنبیری نییە بۆ دروستکردنی کەناڵێک کەوا کەسێک دێ سەر بەخۆ کەناڵێک دروست دەکات یا ئەحزابێک یا هەر بابەتێک لە بابەتەکان پێویستە کۆمەڵێک مەرجی هەبێ لەم چوارچێوەیە ئەو کەناڵت کە جەنابەت دادناوە ناکرێ لەو بەهایانە لا بدەی بەڵام بەداخەوە ئەمە ئەم با بڵێن هێڵی سوورە تەنها بۆ کەناڵە ئیسلامیەکان هەیە کەوا ئەوان دەورێکی باڵایان هەیە لە گەڕانەوەی ئەو شتە جوانانەی کەوا لە کۆمەلگای کوردیدا نەماوە ئێستا دایانەوێ بیان گەڕێنەوە ئەم هێڵە سوورەش تەنها بۆ ئەو کەناڵانە هەیە کەوا ناتوانن زۆر شت بکەن لەبەرەوەی وەزارەتی ڕۆشنبیری بەیانی دوو بەیانی تووشی
سزا و لێپێچینەوە یاساییان دەکات لەبەر ئەو هۆکارانە بەڵام کەسی سەیر دەکەی کەناڵێک دێت مسلسلێک دادەنێت 100% پێچەوانەی ئەو بەها جوانانەیە کە لە کۆمەلگای کوردیدا هەیە 100% پێچەوانەی ئەو شتانەیە کە لە ناو خێزانێکی کوردیدا هەیە ینی هەموو شتەکانی پێچەوانەی خێزانی کووردە تاچی کووردە ئەمە وای کردووە بەڕاستی کاتێک ئافرەتێک لە ماڵەکەی خۆی دادەنیشێ سەیری مسلسلاتێک دەکات مسلسلاتەکە نزیکەی 100 200 بۆ 300 بۆ 500 ئەڵقەیە چەند جوزئێکە هەموو ئەفکاری ئەو مسلسلاتە لەسەر چییە چۆنیەتی خیانەتکردنی ئافرەتێک لە پیاوەکەی چۆنیەتی دەستێکەڵکردنی ئافرەتێک کەوا شودارە پیاوی هەیە لەگەڵ پیاوێکی تر ئەم خیانەت لەو دەکە ئەم لەوی دەکە ئەم لەوی دەکە 100 ئەڵقە بۆ ئەوە دادنێن کەوا بزانن خەڵک چۆن خیانەت لە یەکتری دەکە تاچی کوردی فێری ئەوە دەکەن قوربان سەیری کە ئێستا لە کۆمەلگای ئێمەدا ئەوەنەی کەوا ئافرەتێک کەوا پیاوی هەیە ئەوەنەی کەوا پیاوێک خێزانێک ئافرەتێکی لەگەڵدایە کێشەی کۆمەڵایەتیانەیە گەنجێک نیەتی ئەوەندەی کەوا خیانەت لە بینی ژن و پیاوێکە دەکرێتەوە هەردووچیان با بڵێن زەواجیان کردووە جار ژنەکە یا پیاوەکە ئەوەی خیانەت لە بینی ئەمانەیان ڕوودا لە بینی گەنجەکانیە پیاوێکی خێزاندار سیر کرد لە هەمان کاتدا کە خێزانی خۆی هەیە لەگەڵ 2 تا 3 تا 4 ئافرەتی تر قسە دەکات ئافرەتێک کە میای پیاوی هەیە مناڵی هەیە سیر کرد لەگەڵ 2-3 کوڕی ترە قسە دەکات بەداخەوە یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر زاری وە هەیە ئەمە مامۆستایانی ئەینی کاتێک بەشداری لە پرۆسەیەکی وا دەکەین بۆ چارەسەکردنی ئەو کێشانە بۆ سڵحێک کە لە بینی ژن و مێردێکا دەکرێت سەری دەکەی پیاوەکە دادەنیشێ بەرامبەر بە خێزانەکەی دەستەکە بگیرێن ئەڵێ مامۆستاجان خیانەتی زەوجی لێ کردووم لەگەڵ کوڕێکا قسەی کردووە کە تەمەنی بەقەدەر کوڕەکەی منە لە کاتێکە ئەم کۆمەڵێک سۆز و عاتیفە و حەنانی داوە بەو کوڕە نایدا بە من کە مێردی ئەوم ئەمە لە چیەوە فێر بووە ئافرەتە نە لە دایکیەوە فێر بووە نە لە خوشکێکیەوە فێر بووە نە لە ئامۆژنەکەی نە لە پورەکەی لەوانەوە فێر نەبووە هەموو هۆکارەکە ئەوەیە کە لەو کەناڵە بەداخەوە کوردیانەی کەوە دژی بەهای جوانی ڕەوشتی جوانی کۆمەلگان لەوانەوە بۆی ماوەتەوە لەو مسلسلاتانەوە ئەوەش وەکو باسمان کرد هۆکارە ڕاستیەکە کارمەدەستانن حکوومەتن کەوە زۆر بە ئاسانی ڕێگا دەدەن کەوە ئەم دیاردانە ئەم شتە جوانانە لێو کۆمەلگای ئێمەدا بڵاو بێتەوە بۆیە دەرەنجامەکەشی بەداخەوە گەنجەکانمان تووشی ئەو سەر لێ شێواوێ دەبن کە هەن ئێستا ناستە مامۆستا بینە سەر خێزان تا چەند گرنگە خێزان لە بناغەوە ینی ئەم دوو هاوسەرە خۆیان ئەم بەها باڵیان تێدا بێت وە ڕنگدانەوە هەبێت لەسەر منداڵەکانی ئەم بەها باڵا جوانانە حتمەن کە خۆی بەکردداری ئەنجامیدا ئەگوازێتەوە بۆ منداڵەکەش فێری بۆ بەها جوانانە دەبێت بێگومان کۆمەلگا وەکو باسمان کرد لە تاچێک دروست بووە و گەورەبوونی کۆمەلگا لە خێزانێکەوە دەست پێەکە لە ژن و مێردێکەوە دوای ئەوە کۆمەڵێک مناڵیان دەبێت ئەو مناڵانەش دووبارە زەواز دەکەنەوە و ئیتر گەورە دەبن وەکو چۆن لە سەرتاوە لە سەردەمی ئادەم و حەواوە ئێستاش کۆمەڵێک ئینسان لەسەر ئەم ڕووی زەویە دەژیت دایک و باوک مەدرسەیە دایک و باوک قوتابخانەیە دایک و باوک هەموو ئەو شتە جوانانەیە کە مناڵ لێوەی فێر دەبێت لە کاتێکە ئەگەر باوچێک شەوانە بە بێهۆشی بە سەرخۆشی گەڕایەوە ماڵەکەی خۆی و زۆر وشەی نەشیاو لە دەمی هاتە دەرەوە بەرامبەر بە خێزانەکەی بەیانی کوڕەکەشی وەکو ئەو دەردەچێت سیر دەکا کە باوکی دێتەوە و ئاگای لە خۆی نییە و کۆمەڵێک وشەی نەشیاو لە دەمی دێتە دەرەوە ئەمیش بەیانی هەمان شت دەکات لەبەرەوەی تەماشا دەکا باوکی ئەو کەسە بووە کە لە ماڵەکەیە جنێ و فرۆش بووە ئەو کەسە بووە کە لە ماڵەکەیە بێهۆش بووە سەرخۆش بووە ئەو کەسە بووە کە لە ماڵەکەیە کۆمەڵێک شتی بەرامبەر بە دایکی کردووە بەیانی ئەو کوڕەشکە گەورە دەبێ هەمان ئەو خۆ دەگرێت کە باوکی هەیەی بە پێچاوانەوە دایکەکە با بڵێت زیاتر پەروەردەکردنی منداڵ لە ئەستۆی دایکە لەبەرەوەی پەیداکردنی بژێ و ئێستا لە کۆمەلگاکە ئێمە زۆر زەحمەت بووە باوک خەریکی پەیداکردنی بژێ ژیانە بۆ خێزانی منداڵەکانی کەوایە لێرەدا دایک ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە ینی من لێرەوە ئەو پەیامەم بۆ خوشکانە بە تایبەتی ئەوانەی کە دایکن زۆر وریابن کاتێک منداڵەکەت لە کۆڵاندا لەگەڵ کۆمەڵێک منداڵی دڵ هەسوو کەوت دەکا سیر کە بزانە بەهای ئەخلاقی ئەو مناڵانە چۆنە ڕەوشتی ئەو منداڵانە چۆنە
ئەگەر ئەزانی کێشەیەک لە ڕۆشتی منداڵەکان هەیە مێڵە منداڵەکە لەگەڵ ئەو منداڵان هەڵسوکەوت بکە لەبەرەوەی بەیانی ئەم خووە ناشیرنە کە لە کۆڵان وەریگرتووە دێت لە ماڵەوە جێبەجێی دەکە بەرامبەر بە خوشک و براکانی بۆیە دایک دەورێکی زۆر گرنگی هەیە لە کۆمەلگادا بتوانێت ئەو بەها جوانانە بە جوانی بهێڵێتەوە سیرکە کاتێک ئێمە لە ماڵەکانی خۆماندا لە با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەردان و هەمووشوەیە خێزانێک سەردانی ماڵەکەت دەکەن بە میوانی ژن و پیاوێکن لەگەڵ 2 تا 3 منداڵ تەماشا دەکەی منداڵەکان لەسەر کورسیەک لەسەر قەنەفەیەکدا ئەنیشن ئەگەر شتێکیان بوێ هەڵدەستن ئیزن لە دایکیان وەردەگرن ئەچن شتەکە ئەکەن و دێنەوە شوێنی خۆیان هەروهاجی ناکەن زۆر جوڵەی نەشیا هەیە نایکەن مانای ئەوە نییە کە لە ڕێگا هاتوون لە ناو سیارەکە باوکەکە بەدارێکەوە کەوتوێتە سەری مناڵەکانی ئەوە نەکەن و ئەوە نەکەن و ئەوە نەکەن چونچی مناڵ ئەوەی کە حەزی لێ بێ دەیکا ئیلا ئەگەر بە وشەی جوان بە کۆمەڵێک بەهاوە کە لە سەرەتاوە بۆی دروست بووە لە ناخیا هەیە بۆیە لێوێش ئەو شتە جوانانە دەکا ئەجینا بە زۆر لێکردن و هەنێک خۆتوڕەکردن ئەو مناڵە ئەو شتە ناکات چونکە لەو کاتەکەمەیە ناچێتە مێشکی ئەبێ لە سەرەتاوە خراپێتە مێشکی مێشکی وەکو با بڵێن خەزنێک ئەم شتانەی خەزن کردبێ مامۆستا لە هەرێمی کوردستاندا حزبی ئیسلامی بەشێکی هەرە زۆری کار و چالاکیەکانیان پەروەردەیەکی جوانە بوونی کۆمەڵێک دەستگای ڕۆشنبیری و دەستگای پەروەردەیە بە ئامان جێوی کە کۆمەلگایەکی سەقامگیر کۆمەلگایەکی بە ئەخلاق دروست بێت ئەمانە تا چەند ڕۆڵیان هەبووە تا چەند گرنگە کۆمەلگا پشتگیری ئەم حزبە ئیسلامیانە بکات لەبەرەوەی کە بەشاز لە شێوازەکان ڕۆڵێکی زۆر باشیان گێڕاوە و وەشایەتی هەموو مەسەلەن کۆمەلگای کوردی بەداخەوە پێم ناخۆشە ئەو قسەیە دەکەم بەڵام ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کۆمەلگای کوردی بە هەموو شێوازێک پشتی لە ئەحزابی ئیسلامی کردووە هەر لە بڵێن لە ئەوەوە دەردەکەوێت کاتێکەوە پرۆسەی هەڵبژاردن دێتەکایەوە ئەبینین کەوە مەسەلەن لایەنە ئیسلامیەکان چەند کورسی بەدەست دێنن ئەوە دەرەنجامی ئەوەیەکەوە کۆمەلگای کوردی بەڕاستی پشتی لەلایەنە ئیسلامیەکان کردو بەداخیشەوە ئەو قسەیە دەکەم ئەگەر هاتوو لە سەرەتاوە لایەنە ئیسلامیەکان مزگەوت مامۆستای ئاینی کۆمەڵێک بانخواست ئەم کارە جوانانیان نەکردا بە ئەوەی ئەو کۆمەلگای ئێمەی ئێستاکەوە گلەییمان هەیە کۆمەڵێک مەعاناتمان هەیە باسی دەکەین ئەگەر ئەوانە نەبوونایە ئێستا بەڕاستی دەرفەت نەبوو باسی ئەوانە بکەین لەبەرەوەی هەموو کۆمەلگا تووشی و حاڵەتە دەبوو هەموو کۆمەلگامان بەرەو داڕوخان و لە ناوچوون دەچوو تەماشا بکە لایەنێکی ئیسلامی کەناڵێکی ڕاگەاندنی جوانی هەیە لە سەرەتای دەستپێکی کەناڵەکەیەوە تاوەکو کۆتاییەکەی بسمیلایەکەی بە قورئان دەست پێ دەکەوە خیتامەکەشی هەر قورئانە و لە نێو ئەو 24 کاتژمێرەی کە بەرنامەکانی هەیە سەیری هەموو بەرنامەکانی بکە بەرنمەیەکی تێدا نییە کە دژی بەهایەکی جوانی کۆمەلگا بێ هەموو بەرنامەکانی بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەیە کەوە لە کۆمەلگادا دروست بوون دەیەوێت ڕاستیان کاتەوە دەوێت چاچیان بکە و هەروە کۆمەڵێک بەرنامەی جوان لە هەفتانەیە لە مانگانەیە بانگەشەی بۆ دەکەن فێرکردنی مناڵەکان بۆ فێرکردنی قورئان بۆ فێرکردنی نوێژ بۆ فێرکردنی کۆمەڵێک بەهای جوان بەڵام کۆمەلگای ئێمە بەداخەوە پشتی لەلایەنە ئیسلامیەکان کردووە زۆر جاری وا هەیە تەماشا بکە کاتێک دەوراتێک خولێک دەکرێتەوە بۆ مناڵان سەی کە باوچێک دێت تەنانەت جاری وا هەیە ڕووی نییە بێتە بەردەمی کەناڵەکە یا بێتە بەردەمی دەستگاکە بۆی مناڵەکەی دانێ لەو سەرەوە مناڵەکەی دادەنێ ئەڵێ کوڕم ئەوە بیناکەیە ئەوە دەستگاکەی بڕۆ لەوێ دوای سەعاتێک کە تەواوی وەرەوە ئەلێرە چاوەڕەت دەکەم لەبەرەوەی سەیری خۆی دەکا ئەو کەسە نییە کە بچێتە بەردەمی کەناڵێک یان دەستگایەکی وە تۆ کاتێک مناڵەکەت ئەنێری بۆی فێری ئەو بەها جوانانە بێ ئەی بۆ خۆت نایی خۆت فێرکەی ئەی بۆ خۆت نایی بە خۆتا بچیتەوە کە کۆمەڵێک غەڵەتەیە کەوایە کۆمەلگای کوردی بەداخەوە بێویژدانی دەکا لەو بوارەوە لەو لایەنەوە کاتێک سەیر دەکا کەناڵێکی ئیسلامی یا ئەحزابێکی ئیسلامی هەر لە سەرەتای گەورەبوونی مناڵەکەیەوە 2 ساڵ و 3 ساڵ تاوەکو ئەبێت بە پیاوێکی کامل یا خوشکێکی کامل کۆمەڵێک بەهای جوانی فێر دەکا فێری دینی دەکا فێری ڕۆشتی دەکا کەچی کاتێکەوە لایەنە ئیسلامیەکان پێویستیان بۆ کۆمەلگا و بەو خەڵکەیە ئەو خەڵکە پشتیان تێدەکەن و ڕویان تێناکەن لە هەمان کاتدا بەشایەت حاڵی هەموو ئەو خەڵکانەی کەوە کاتێک پرسیاریان لێ دەکەی ئەڵێ
بۆ نمونە باسی کەناڵێکی ئیسلامی دەکەی ئەڵێ ئەو کەناڵەت چۆنە لە کۆمەلگادا دەڵێ وەڵام قوربان ئێمە خۆمان سەر بەلایەنێکی عەلمانین بەڵام لە ماڵەکەمانە 24 ساعتە ئەو کەناڵەی لەسەرە بۆ وەڵاهی لەبەرەوەی هەموو شتەکانیان جوانە بۆی مناڵەکانمان فێری ئەو شتە جوانانە بن کاکە تۆ خۆت فێر نەکردووە ئەگەر خۆت فێر نەکەی گۆڕانکاری وەکو وتمان لە سەرەتاوە لە خودەوە دەست پێ دەکە لە ناخی ئینسانەکە ئەبێ تۆ سەرەتا خۆت چاکەی دوای ئەوە بپڕژێتە سەر مناڵ و کۆمەلگا و ئیتر بەگشتی چاچیان بکەیت زۆر سپاس دەکەین مامۆستا ڕێباز محەممەد مامۆستای ئاینی سپاس کە ئەم دەرفەتت بێ مەخشی پاداشە باتەوە سپاس بێ دەستان خۆش خۆش